کۆتا تەوەری بەرنامە گفتوگۆ دەکەین لە کۆتا تەوەری بەرنامە باز لە ئامادەکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەڵبەت هەروەکڕوونە لە سەرەتای بڕیاردان لەسەر هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان و پێشووتریش یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە یەک هەڵوێست و هەڵوێستێکی نەگۆڕیە بۆ ئەوەی کە داوای کردووە کە هەڵبژاردن لە وادی دیاریکراوی خۆیدا ئەنجام دێ و هەمیشە ئامادەی هەڵبژاردن بووە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی با بڵێن دەستوریانە و یاسایانە کارەکانی هەرێمی کوردستان ڕابپەڕێنرێت. باس لە ئامادەکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. زۆر بەڕێز هەژار محەممەد لێپرسراوی بەشی هەڵبژاردن لە مەڵبەندی هەولێر میوانە. کاک هەژار سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. باستەوە دەکەین بە شێوەیەکی گشتی وەک ئەوەی کە ڕوونەیەکێتی هەمیشە ئامادەی دەربڕیوە بۆ ئەوەی کە ئامادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بێت. لە ئێستادا ئامادەکاریەکانی یەکێتی چین؟ بەیانی باش سپاس بۆ ئێوەش. وەکو دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە لەگەڵ ڕێنماییەکان و ڕێکارەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقدا بووە لە چ لە پێشووتریش کە وادەکانیان دەستنیشان کرد بۆ ئەوەی هەڵبژاردن بکرێت لە دەی شەش و لە پێشووتر یەکێتی ئامادەکاریەکانی خۆی ئەنجامدا بوو بە شێوەیەکی ڕێک و پێک و تاوەکو گەیشتی بۆ ئەوەی لیستی کاندیدی خۆشمان ئامادە کردبوو. لە ئێستاشدا ئێمە لە پێشووتر بە هەمان شێوە لیستی کاندیدەکانی خۆمان نەکەر ئامادە کرد، پێشکەشی کۆمیسیۆنیشمان کرد دوای ئەوەی بە دوواداچوونی لۆکرا و تەزدیقیش کرا کە بەرکەوتەی ئێمە لە پارێزگای هەولێر 64 کاندید بوو. کۆمیسیۆنی عێراقی وەکو دەزانن دەتوانێت بۆ هەر کورسێک لە پەرلەمانی کوردستان دوو کاندید دەردیشان کە ئێمە کاندیدەکانمان دەردیشان کردبوو، پێشکەشی کۆمیسیۆنیش کرابوو چاوەڕوانی ئەوە بووین بانگەشە بکرێت و هەڵبژاردن دەست پێ بکات. بەڵام بە هۆکاری ئەوەی ناڕەزایی دەربڕی لە لایەنی سیاسی پێشکەش بە کۆمیسیۆن کرا، گۆڕانکاری بەسەر شێوازی هەڵبژاردنەکە داهاتوو، بەسەر کۆتاکان داهاتوو. بە هەمان شێوە لە ئێستاشدا ئێمە وەکو پارێزگای هەولێر بەرکەوتەی ئێمە لە 100 کورسیە 32 کورسی بۆ گشتی دەبێت و 2 کورسیش بۆ کۆتاکان دەبێت. لە ئێستادا ئێمە لیستەکەی خۆمان چاکردوەوە، چار کاندیدی پێشووترمان لە ناو لیستەکەمان دەرهێنا و چەند گۆڕانکاریەکیشمان کردو. لیستەکەمان بە 64 کاندید پێش لاوادەی دەستنیشان کرای خۆی واتە لە 18 مانگۆ پێشکەش بە کۆمیسیۆن کردو و وەلاو لیستەشدا ڕەچاوی ڕێژەی ژنانیشمان کردووە بە دڵنیاییەوە. باشە، مەرج و ڕێنماییەکانی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردنەکان هەڵبەتا وەک ئاگادارین کە چەند مەرج و ڕێنماییەکێ لەگەڵەوەی کە ئێستا داوادەکە دیاری کراوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لەگەڵ ئەوەدا کۆمەڵێک مەرج و ڕێنمایی هەیە. ئەم مەرج و ڕێنمایانە لایەن لایەنەکان و بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پارێزگاری لێکراوە؟ بەدڵنیاییەوە هەر مەرج و ڕێنماییە کە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە دێت بۆ قوارە هاوبەشەکان لەگەڵ کۆمیسیۆندا، ئەوە لەلایەن هەموو لایەنەکانەوە جێبەجێ دەکرێت و بە تایبەتیش ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کاک نەکەم تەرخەم بووینە درێغیمان کردووە لە مەرج و ڕێنماییەکان کە وەکو دەشزانن لە لیستەکانی ئێمە هیچ کێشەیەک دروست نەبوو، وەکو خۆی پەسند کراوە تاوەکو ئێستاکە هیچ کاندیدێکمان هیچ لە لیستەکانی پارێزگاکان کێشەی بۆ دروست نەبوو. ئەو کاندیدانی ئێمە کە پێشکەشمان کردو ئەو مەرج و ڕێنمایانەیەن تێدایە کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان داوای کردووە بۆ کاندیدبوون لە پەرلەمانی کوردستان. باشە، جیا لە مەرج و ڕێنماییەکان با بڵێن ئامادەکاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان خۆی لە چی دابینیوەتەوە تا ئەم کاتە؟ بەڵێ میهرەبان خان، ئامادەکاریەکان وەکو دەزانین کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان پلان و بەرنامەی کاری هەیە بۆ هەر بەشێک لە ئیشەکانی چەند کاتێکی دیاریکراوی دانا. ئێمەش لەگە ئەو وەختە زەمەنی کۆمیسیۆن خۆمان گنجاندووە و لە پێشکەشکردنی گرێبەست بۆ ڕۆژی دەنگدان لە کارمەندانی کۆمیسیۆن بە پێشکەشکردنی قوارەی سیاسی بۆ چاودێری وێزگە و بنکەکان بۆ ئامادەکاریەکانی تایبەت بە خۆمان تایبەت بە لۆجستی و بانگەشەی هەڵبژاردن و پێکهێنانی تیم و دابشکردنی بازنەکانمان بە سەر ئەو بنکانەی تۆماری دەنگدەران کە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان
بۆ خۆتان دەزان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕێژەی ژمارەی بەشداربووی دەنگدان لە پێشوو لە ئێستادا گۆڕانکاری بەسەرداهاتووە نمونە پارێزگای هەولێر لە 1,366,000 قسوور دەنگدەر 1,16,000 دەنگدەر پرۆسی بایۆمەتری ئەنجامداواتە 350,000 دەنگ لەگەڵ هەڵبژاردننی ڕابردوو تەنها لە پارێزگای هەولێر کەمی کردووە بەهۆی ئەوەی کە لە پێشوودا یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبەکانی تریش بەشێکیان داوایان دەکرد کە لیستی دەنگدەران پاک بکرێتەوە لە ناوی مردوو ناوی دووبارە و ناوی زیادە و ناوی ئەو خەڵکانێکە لە دەرەوەی هەرێمن لە ئێستادا ئەو پاکراوەتەوە نزیکەی 350,000 دەنگ کەمی کردوێتەوە ئەوەش کۆتانیە بە هۆکاری ئەوەی لە پێشوودا پرۆسەی بایۆمەتری ئەنجام دەدرا بۆ دەرهێنانی کارتی درێژخایەنی دەنگدان لەسەر نفوس و جنسی عراقی بوو بەڵام ئەو ماوەیەکی کەمە کەوتۆتە سەرکارتی نیشتیمانی دڵنیا مەگەر بکەوتە سەرکارتی نیشتیمانی دەنجی تریش کەم دەکات لە بازنەی هەولێر بازنەی هەولێر وەکو باسم کرد پێکاتووە لە دوو کۆتایەک بۆ مەسیحیەک کۆتایەکیش بۆ تورکمان هەڵبەتە لە هەموو ئاستەکان لە هەموو بەشەکان لیست ئامادە کراوە بە تاک و بە لیستیش پێشکەشی کۆمیسیۆن کراوە لە ئێستادا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیی و دەست پێشخەر بووینە لە ڕاهێنان بە کاندیدەکانمان ڕاهێنان بە مراقبینی کیانی سیاسیمان بۆ ئەوەی لە ڕۆژی دەنگدان بتوان ڕۆلی خۆیان بجێڕن و لەگەڵ ڕێنماییەکانی کۆمیسیۆن خۆیان بگونجێن تاوەکو دەکاتە ئاستی ئەوەی کە چۆنێتی پێشکەشکردنی سکاڵا و تانە لێدان لەو ئەگەر لە هەر ڕووداوێکی نەخوازرا و دروست دەبێت لە پرۆسی دەنگدان لە ڕۆژی دەنگداندا. باشە کاکەژار هەروەک ئاگادارین کە یەکێتی هەمیشە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردندا بووە لە وادەی خۆیدا لەگەڵ گۆڕانی تاوی وادەکان هەر لە سەرتاوە تام کاتە بارودۆخی نەگۆڕی خۆی یاخود با بڵین هەڵوێستی نەگۆڕی خۆی هەبووە بۆ ئەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت وەکو ئاگادارین لەگەڵەوەی لەگەڵ ئامادەکاریەکانیشدا خۆی گونجاندو و ئامادەکاری کردووە لە ئێستادا بەشێک لە بازنەکان یاخود بازنەکانی هەڵبژاردن جیاکراوەتەوە و ژمارەش دراوە بە کاندیدەکان لە ئێستادا ئەگەر کاندیدەکان با بڵین ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ بانگەشە بکەن لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو بەشێک لە ئامادەکاریەکان ڕێگە پێدراوە یاخود نا؟ میهرەبان ئێمە ڕاستە وەکو هەموو لیستێک بۆ خۆی دەتوانانی ژمارە بداتە کاندیدەکانی خۆی بەڵام وەکو لیست ئێمە ناتوانین ژمارە بدەنە لیستەکەی خۆمان بێگومان ئەوە کۆمیسیۆن ڕۆژێک دیاری دەکات بۆ ئەوەی تیر و پشی بکات بۆ پێدانی ژمارە بە لیستەکان لە ئێستادا کاندید تەنها ژمارەی خۆی دەزانێت ژمارە بەڵێ بۆ کاندیدەکان ئێمە وەکو حزب بەڵێ بە تیر و پشک بۆ هەر هەموو کاندیدەکان پرۆسی تیر و پشکمان ئەنجامدا و ئێستا هەر یەک لەو کاندیدانەی ئێمە ژمارەی خۆی دەزانێت بەڵام وەکو باسم کرد بۆ ژمارەی لیست کۆمیسیۆن ڕۆژێک دیاری دەکات بۆ ئەوی تیر و پشک بۆ سەرجەم لیستەکان بکات ئەو کات لیستەکەی ئێمە ئاگاداری ئەوە مەبەست لەوە کە کاندیدەکان ئەتوانن بانگەشە بکەن بەڵێ بەڵێ بۆ ئەوەی کە لە ئێستادا کاندیدەکان دەتوانن بانگەشە بکەن نەخێر ڕێگا پێدراو نییە بەرکو ئەوە بە خڕوقات حساب دەکرێت و غەرامەی مادیشی لە سەرەتا ئەو کاتەی کۆمیسیۆن وادەی دەستنیشتدان دەکات بۆ بانگەشە 4 هەفتەیە یان 5 هەفتەیە کۆمیسیۆن تا ئێستا لیستی دەنگدەرانی هیچ حزبێکی تەصدیق نەکردووە ئێستا لە لێکۆڵینەوەدانە ئەو لیستانە بۆ تاوەکو تەصدیق دەکرێت ئەو کاتێک کە مسادقە کرا کاتی دەستنیشانکردی بانگەشەشان بۆ دیاری دەکرێت. بەڵێ کاک هەژار وەکو کۆتا پرسیارم لە پراوێزی ئەم بابەتدا دەمەوێت ئەو بابەتە بپرسین لە ئێستادا با بڵین ئەوە هەیە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و جارێکی دیکە دوا دەکەوێت و لە وادەی خۆی داناکرێت ئێوە بەڕێستان چتان هەیە بۆ ئەم دەنگۆیانی کە بوونیان هەیە؟ وەکو دەزانن هەمیشە هەرێمەکەمان حەزی زیاتر بووە لە دۆست بە تایبەتی چواردەورەکەمان بۆ خۆتان دەزانن هەمویان مەرامی ئەوەیان هەیە ئەو هەرێمەی سەقامگیر نەبێ ئۆقرە نەگرێ بەڵام هیوادارم لایەنە کوردیەکان سەرجەمیان بستنە سەرمێزی گفتوگۆ بۆ ئەوەی نەهێلن ئەو خەونەی ناحەزان بێتە دی و ئەو پرۆسەیە لە کات و ساتی خۆی ئەنجام بدرێت بەهۆی ئەوەی دواکەوتنی هەڵبژاردن پێم وایە ئەو جارە ڕۆلی زۆر خراپی دەبێت لەسەر قواری هەرێمە کەشمان بۆ خۆتان دەزانن پەرلەمانەکەمان چی بەسەر هاتۆ ئێستا کە سەرجەم قەراراتەکان و بڕیار و یاساکان لە دەرەوەی هەرێم دەردەچێت و بە ناچاریەوە دەبێت ئێمە ملزەم بین پێوەی
بۆ ئەوەی سعاتێک زووتر ڕۆژێک زووتر هەرێمەکەمان بکەوێتەوە سەر ڕێچکەی خۆی و قەوارەکە لەو ترسەی لێ هەیە لەوەی بەرنامە ڕێژەی کە ناحەزان بۆیان کردیە گیر گرفتی بۆ دروست بێت و ئەو هەڵبژاردنە لە وادەی خۆی نەکرێت هیوادارم ئەوە تەنها قسە و باز بێت و حزبە کوردیەکان کەسایەتیەکان هەرێمی کوردستان زۆر لەوە بە ئاگاتر بن بتوانن ئەو ڕۆژێ کە دەستنیشان کراوە هەموو لایەک بستنە سەر سندوقەکانی دەنگدان و ئەنجامەکەشان قبول بێت بۆ ئەوەی قەوارەکە زۆر گەورەترە لە کەسێک لە حزبێک لە هەر لایەنێک قەوارەی هەرێمی کوردستان لەسەروی هەمووانەوەیە. بەڵێ ئومێد دەکەین زۆر سپاس بۆ زۆر بەڕێز هەژار محەممەد لێپرسرای بەشی هەڵبژاردن لە مەڵبەندی سێی یەکێتی نیشتمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی بەیانی کورسار نوێز بوون لەسەرم پرسە.